لەبۆ ئەوڕۆ سوپێکی یەکجار تایبەت حازرەکەین کە پێویستە لە هەموو ماڵێک و دڵنیام هەموو ڕەمەزانان و لە هەموو ماڵەکان ئامادەکرێ ئەویش سوپی نیسکە بێگومان نیسکە کەشم نیسکی جیهانە و هەروە شعریە جیهانیشی لەگەر بەکاردێنم لە بۆ سوپەکەم پێویستم با نیسک و شعریە زەیت هەروەها خێ پابریکا بیبەری ڕەش و کەمەک مادیشم پێویستە بێگومان لەگەر ئاوی گەرم و هەروە زەڵاتەی جەرجێر دروست دەکەم لە بۆ زەڵاتەکەم پێویستم بە جەرجێر کوارک تەماتە هەیە لەگەر سرکە و هەروە ئاوی لیمۆ و کەمەک زەی زەیتون. پێویستم بە یەک دانە پیازە پاش ئەوەی کە ڕوونەکەی گەرمەکەم بەڵام لە ئێستادا پیازەکە وردەکەم و حازرەکەم کە ڕوونەکەم گەرم کرد پێویستم بەوەی کە پیازێکی وردکرا بکەمە سەر ڕوونەکەی و جوان سۆری بکەمەوە. بەڵێ خۆشەویستانی من پاشەوەی کە نیسکەکەم لەسەر ئاگریدانە پێداویستەکانی کە پێویست بوو تێکەڵم کرد تەنها شعریەکە مایە تێ بکەم. ئێستا دەستەکەم بە دروستکردنی زەڵاتەکەم زۆر ئاسانە لەگەر ئەوەشدا زۆر بەتامە. جەرجیرەکەم خاوێن کردیتەوە شتیمەوە تەنها ئیکەمە دوو پارچە زۆر وردی ناکەم بەو شێوەیە تەنها بە دوو پارچەیی داینێن لەسەر قاپی پێشکەشکردن بەو شێوازەی. زەڵاتەکی یەکجار ئاسانە لەگەر ئەوەشدا زۆر بە ئیستفادەیە و تەندروستە زۆریش بەتامە. ئەزیزانی من بە پێویستی زانم کە سپاسی بەرهەمە تایبەتەکانی جیهان بکەم بێگومان کابانی ماڵەکان لەوە تێگەن کە جیهان چەندە تایبەتە و هەروەها سپاس لە بۆ تورشیاتی زەیتونە بە جددی تورشیەکانیان زۆر تایبەت و بەتامە. پیشانگای سمارتیش لەبیر نەکەم کە هەمیشە پێشەنگ و پاڵپشتە لە بۆ دابینکردنی ئامێرە کارەباییەکانمان. ئەوەندە جەرجیرە پێم وابی بەسە. پێویستم بە تەماتە هەیە لەگەر کوارک. تەماتەکان زۆر ورد ناکەین. توانیت تەماتەی زۆر ورد هەر بەس لە ناوەن دەبیکێ دوو پارچە. ئەگەر هاتوو تەماتەکەشت وەکو تەماتەکەی من کەمە گەورە بوو ئەها بەو شێوازەی وردی بکە. بڵقەبڵقی نیسکەکەی دەنجی نیسکەکەی زۆر خۆشە لەگەر ئەوەشدا بۆن و بەرامەکی زۆر تایبەتی هەیە. دڵنیام کە ئێستا ئەنگۆش هەمووتان برسیتان و لە زۆربەی ماڵەکانیش نیسک هەیە. ئەزانن نیسکە ئیستفادەکی یەکجار زۆر و باش و تایبەتی هەیە. تەماتەکەش ئەوەندە بەسە. ئێستا دەسەکەین بە وردکردنی کوارگەکان یاخود قارچێک. پیستەکەی سەریم هەرگرتیە ئەوەی کە باورین سەریەتی هەرم گرتیە بەس ئەوەی ناوەوەی مایە. دڵنیابن لەوەی کە کوارێک سوودەکی یەکجار زۆری هەیە ئەگەر ئەوها بەو شێوازە بەبێ کوڵاندن بخورێت. ئەوجا کەمەک بە تەنچیش وردم کردیە ئەگەر ببینن لۆ ئەوەی ئاسانتر بی لە بۆ خواردنی. چی باسم کرد زەڵاتەیەکی یەکجار ئاسان و بەتامە. بە ئارەزوی خۆت ئەتوانی کوارگەکە یاخود جەرجێر و تەماتە کامەی حەزت لێبی زاڵی بکەی ئەتوانی زیاتر بەکاری بینی. ئەمن ئەوڕۆ جەرجێرەکەم زیاتر زاڵ کردیە کوارگ و تەماتەکەم کەمترە. لە بۆ تامەکەشی تەنها پێویستمان بە کەمەک زەیتونە لەگەڵ سرکەی هێنار و ئەتوانی ئاوی لیمۆ یاخود لێمۆندوزی یان بیبەر هەر شتێک کە حەزت لێبی لە بۆ زیات بکەی.